یاسای هەشتایە یاسایەکی جوان دەڵێت ئەمە بۆ دایک و باوکەکان زۆر مهمە بۆ کچ و کوڕ جوانانەمان کە تازە خێزانیان دروستکردن خێزان دروستکەن نووسەر بە عنوانێکی گەورە بە تایتڵێکی گەورە دەڵێن منداڵی خراپ بوونی نییە نقطە ستۆپ ئەوە من و تۆین منداڵ خراپەکەین ئەوە من و تۆی تێناگەین لە پێداویستی مناڵ شتێک نییە بڵێمە مناڵێکی شریرە مناڵێکی زۆر وەکۆڵێت بەدڕەفتارە لە دایک بووە ئەوە سیفەتەکانە فەئەباهەواه یوهەویدانی ئەو یونەسیرانی ئەو یومەجیسانی وەکو حەدیسە کاڵێ ئەوە دایک و باوکە ئەیکا بە یەهودی ئەیکا بە مەجۆسی ئەیکا بە نەسڕانی ئەیکا بە موسڵمان ئەیکا بە مەسیحی ئەیکا بە بێدین ئەیکا بە ئەلمانیان بە خەڵکێکی دیندار ئەوە تۆی دایک و باوکە ئەوە توی دایک و باوکە منداڵێک باشیان خراپ دروستەکەی کەواتە یاسایەکی بەریتانی وەکو دین چۆنی فێری کردوین ئەوە لە ژینیشا یاسایەکی نێودەوڵەتی بڵێ بە تۆی دایک و باوک دەڵێ منداڵی خراپ بوونی نییە ئەوە پەروەردەی تۆیە ئەوە تۆی بە دایکە کاڵی کەس مناڵم نەدامە مناڵی خۆمە عەمەلت شەڕ کرد ئەوە تۆی دایکی شتەکە ئەشاری تەواڵەی بە باوکت ناڵم بالێت نەدا کەواتە تۆ عەمەلت شەڕ کرد ئەوە تێکەڵاویەکی خراپە وەکوڵێ تێکەڵاوکردنی دەسەڵاتەکانی ژن و پیاوە بەبێ ئەوەی هەرێکیان هەست بکات کە چی لەکوێ دەسەڵاتی هەیە و لەکوێ دەسەڵاتی نییە واتە دەسەڵاتەکان تێکەڵ کراوە مناڵیش استیغلالی ئەم وەزعی کردو بۆیە منداڵێکی خراپ دەرچووە ئەگەر نا بۆ خۆی بڵێ منداڵێکی خراپە بەڕاستی بوونی نیێت